بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لیژنەی خۆپیشاندانەکانی سلێمانی جەخت لەسەر بەردەوامی بایکۆت دەکاتەوە لە کۆنگرێکی ڕۆژنامەوەیدا لیژنەی بەڕێوەبردنی خۆپیشاندانەکانی سلێمانی ڕایەنگان بەردەوام دەبن لە بایکۆت و سپەش خۆپیشاندانێکی بەرفراوان ئەنجام دەدەن بە میواندارێک لە بەڕێزان عەبدوڵای مەلانووری هەڵسوڕای بزنەوەی گۆڕان و ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان هەروەها هاوژین عومەر ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبردنی کۆمەڵی ئیسلامی کوردستان باس لە مامەڵەی دەسەڵات لەگەڵ خۆپیشاندەران دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. ماوەی 9 ڕۆژە لە بەردەم نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی و بەردەم دادگای سلێمانی فەرمانبەران و موچەخۆران بەردەوامن لە خۆپیشاندان و ناڕەزایی سەرەڕای ڕێگری و فشاری هێزە ئەمنیەکان لە بەردەم نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی بەڵام تەندروستکاران بەردەوامیاندا بە خۆپیشاندان و ڕایانگەیان تا ئەو کاتەی سیستەمی پاشەکەوتی موچە بە تەواوی لا نەبرێت ناگەڕێنەوە سەر کارەکانیان لە بەردەم خێوەتگەی دادگای سلێمانیش فەرمانبەران و مامۆستایان درێژیان بە بایکۆتدا. پشتیوانی لە هەڵوێستی خۆڕسکانی مامۆستایان و فەرمانبەران دەکەین لە بەردەوامیدان بە نەچوونەوە هۆڵەکانی خوێندن و پێویستە دەسەڵات ڕۆژی موچە دیاری بکات لە کاتی خۆیدا کە لە 30 ڕۆژ تێپەڕ نەبێت و پێویستە مامۆستایان و فەرمانبەرانی گرێبەست بکرێنە هەمیشەیی بە پێی یاسا. پێویستە حکوومەت و پەرلەمانی کوردستان میکانیزمێک دیاری بکەن بۆ گێڕانەوەی موچە پاشەکەوت کراوەکان و دەبێت دەسەڵات بەو بارگرانیەدا بچێتەوە کە بە ناوی باج و ڕسوماتەوە سەپاندوویەتی بەسەر هاوڵاتیان و کاسبکاران. سبەی سێشەممە خۆپیشاندان و ڕێپێوانی فراوان بەڕێوە دەچێت. لە بەردەم نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی تیمی پێیان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە هێرشیان کرایە سەر و بەشێک لە کەلوپەلە ڕۆژنامەوانیەکانیان شکێندرا لە کاشمێر 70 خولەکی سەر لە بەیانیشەوە هێزێکی زۆری ئەمنی لە بەردەم فریاکەوتنی سلێمانی بڵاوەیان پێکرا و ڕێگری لە ڕووماڵی دەستگاکانی ڕاگەیاندنیش کرا. هەرچەندە ئەو فشارە زیاتر لەسەر تەندروستکاران چڕ بوو بیەوە و لای مامۆستایان بەدینە دەکرا بەڵام بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی ڕایگەیاند تا هەفتەی ئایندە دەبێت دەست بکرێتەوە بە دەوامی خوێندن. داواکارم لە سبەینەوە لە بەرواری 3/4/2010 دەرگای ناوەندەکانی خوێندن بکەنەوە بە ڕووی منداڵان و گەنجانی شارەکەدا چرای زانست هەڵگرین و بەردەوام بی. داوا لە بەڕێوەبەری ناوەندەکانی خوێندن دەکەم تەواوی هاوکاری مامۆستایان بن بۆ ئاسانکاری دەوامکردن. مامۆستایانیش دەڵێن خۆپیشاندانی ئەوان خۆڕسکانەیە و بڕیاری شکاندنی بایکۆتیش لەدەست خۆیانە و تا ئەو کاتەی داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت بەردەوامی بە بایکۆت دەدەن. کایەسە پاشەکە و دڵنەوەشاوەتەوە بێگومان کە لێرە کپیەکەنەوە لە شوێنێکی تر بە توندی و گەورەتر سەرهەڵەداتەوە. هەنگاوێکی زۆر باشمان بڕیوە بەرەو کۆتایی هێنان بە پاشەکەوتی موچە. هەرچەندە حکومەت بڕیاری داوە دەستکاری سیستەمی پاشەکەوتی موچە بکات بەڵام بەهۆی بەڵێنەکانی پێشووی و ناڕازگۆیی لەگەڵ موچەخۆران متمانە لە نێوان حکومەت و ئەواندا نەماوە. بەدەر لەوەش داواکاری سەرەکی موچەخۆران لابردنی تەواوی سیستەمی پاشەکەوتی موچەیە نەوەک دەستکاریکردن دووپاتیشی دەکەنەوە تا سەرجەم خواستەکانیان بەدینێت بڕیاری شکاندنی بایکۆت لای ئەوان ڕستەیەکی پێناسە نەکراوە. ڕامیا ڕوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی. جارێکی تر سڵاوتان لێبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک عەبدوڵڵا گەسەرتر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دوای 9 ڕۆژ لە خۆپیشاندان ئێستا لە سلێمانی هەوڵ هەیە بۆ کۆتایی هێنان بە خۆپیشاندانەکان لە هەولێر لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو مامەڵەیەکی ئەمنی توند هەوو بۆی کە خۆپیشاندانەکان کۆتاییان پێبێت پێ دوای ئەم مامەڵەی دەسەڵات لەگەڵ خۆپیشاندەران دۆخەکە بەکوێ دەگەێنێت؟ وەڵاهی سوپاس بە ئێوە دووسێ شتەیە گرنگە. یەکەم خۆپیشاندانی ئەم جارە خۆشبەختانە هەولێر و دهۆکی گرتەوە ینی خۆپیشاندەران توانیان ئەو جیاوازەی کە دەسەڵات ئەویست دروستی بکات لە بینی هەولێر و سلێمانی و لە بینی گەلە هەرگەل خۆی توانی ئەو دیوارە بڕوخێنێ و خۆپیشاندانەکانی هەولێر سەلماندی کە ئەو قسانی کە هەمیشە ئەوترا لە سلێمانیە ئیرهابی فکر و چی وەوانە هەیە دەرکەوت لە ناو دەسەڵاتی پارتیشا بالفعل لەو قەیرانانی کە لە سلێمانی هەیە لەوێ هەیە و
بە زیاتریشەوە ئەمە کۆمەڵە پەیامی گرنگ بوو پەیامێکی زۆر گرنگ کە بەلای منەوە بەڕاستی مای دەستخۆشی بوو ڕۆڵی ژن بوو لە خۆپیشاندانەکانە کە ئەمەش دیسانەوە گرنگێکی گەورەی هەبوو گرنگێکی تر کە بەلای منەوە ئەم خۆپیشاندانەی ئەم جارە تا حدێک توانی فشاری جدی لەسەر دەسەڵات دروستکە و تا حدێک دەستکەوتی هەبووە ینی و دەستکەوتی هەبووە تا پێ من دەستکەوتەکە ئەوە نییە پارە درابێ بەڵام بە تایبەتی کە لە هەولێر خۆپیشاندان بوو دەسەڵات ترس لە دڵی نیشت هەستی کرد بالفعل لەوە گەرمیەکەی پێگەیشتەوە لە بەردەم ڕووخانایە تا حدێک ئەم پەیامە گەیشتووە هەموو شتێک نەکرا ینی ئەمە پەیامێکی گرنگ بوو کە گەیشتوە دەسەڵات تا حدێک ناڵێم هەموو شتێک کراوە نقطەیەکی تر کە زۆر گرنگە کە ئەبێت بوترێت دەسەڵات هەر لە سەرەتاوە لە یەکەم ڕۆژەوە تا ئەم ڕۆژ هەوڵیدا خۆپیشاندانەکان کبکاتەوە کۆتایی پێبێنێ لە ڕاستیان نەیتوانی ینی نەیتوانی ئیرادەی گەل توانی بەردەوامی هەبێت و ئەم شەو من کە ئێستا هاتم بۆم بەرنامەیە لە ناو خۆپیشاندەرانەوە هاتم بۆ ئێرە ئەوە خودی خۆپیشاندەرانن بە هەمان ئیرادەی سەرەتای دەستپێکردن بە خۆپیشاندانەکان لێرەم حاڵەت هەیە مەسەن ڕەنگە لە ڕێگە نادرێ بوون لە شوێنێکی دیاریکرا و خەڵک کۆبێت و ڕەنگە لە بۆنم لە ناوچەیەک لە بەدەم وەزارەتی خوێندنی باڵا مەسەن گربوونەوە هەیە بەڵام وەکو ئەوەی کە سلێمانی لەوێ بە زەبری هێست تا ڕادێک کۆتایی پێنێنراوە لە هەولێر بەڵێ لە هەولێر لە بیرمان نەچێت ئێمە لە ناو سێبەری دەسەڵاتێکی دکتاتۆری فاشی ئەوانە ینی ژیانە بینە سەر بەڵام بە سلێمانی شەر لە سلێمانی هەیە بەڵام لێرە نسبیە ینی بە ڕێژەیەکی کەمتر ئەوە هەیە گەرنا لە هەولێر بالفعل دەسەڵات هەموو ڕێگایەکی گردەبەر بۆ سەرکوتکردن بەڵام بیرمان نەچێت دەسەڵات توانیوەتی تا حدێک ئەم بابەتە خەڵک خۆی و دەسەڵاتیش تا حدێک کۆنتترۆلی بکات چوارچێوێکی بۆ دیاری بکە بەڵام لە دوای ئەو بەڵێنانەی کە حکوومەت داوێتی من لێرەوە ینی دڵنیاییەکە دەم ئەگەر حکوومەت ڕازگۆ نەبێت بە تایبەت لە هەولێر تەقینەوەی جەماوەری ئەم جارە زۆر گەورەترە بێەوە دڵنیاشم ڕوخانی حکوومەتی بەدووا دێت ئەگەر بەڵێنەکانیان ئەگەر بەڵێنەکان نەبەنە سەر من دڵنیامەوە ئاوابێ بەڵی سەبارەت بە مامەڵەکردنی کرێ خۆپیشاندەرانەیە بۆ نمونە شەختی هەڵدان لە خۆپیشاندەزانی ئەمانە حکوومەتی ئێمە دەسەڵاتی ئێمە دەسەڵاتێکە نامۆ نییە بەم تەسەڕوفاتانە یاسەیەکە بەڵێ دەسەڵاتێکە بەڵێ زۆر باش چاوەڕێکری ئەم دەسەڵاتە هەموو خەستەتەکانی گروپێکی مافیایی گروپێک ینی کۆمەڵێک شتەیە کاک حەکیم زۆر وتومانێتەوە یعنی دەسەڵاتێک باکی نەبێ لە خیانەت دەسەڵاتێک باکی نەبێ لە دیموکراسی باکی نەبێ لە ئیرادەی خەڵک دەسەڵاتێک بتوانێت دزی بکات دەسەڵاتێک بتوانێت دامەزراوەی دەوڵەتی بۆ سەرکوتکردن بۆ تیرۆری هاوڵاتی خۆی بەکاربێنێ تی هەڵدانی خەڵک یەکی گیترە لە هەڵسو کەوتە ناشرینەکانی بۆیە طبیعی ئەم دەسەڵاتە کە هەیە چاوەڕێی هەموو ڕفتارێکی ناشرینی بەرامبەر ئەکرێت بەڵام دڵنیام ئەگەر بەردەوام بێت باجەکەی ئەدەن ینی بەردەوام لەسەرچی بەردەوام بن لەسەر ئەم تەسەڕوفاتانە و ڕازگۆ نەبن لەگەڵ خەڵکە بەتەئکید مێزەکەیان بەسەرە قەڵپەکرێتەوە مێزی دەسەڵاتیان بەسەرە قەڵپەکرێتەوە سوپاس دەکەم کاک هاوژین جەنابیشت بە خێر بێ سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە تا ئێستاش ئەو کارێکی کە خۆپیشاندەران متمانیان بە بەڵێنەکانی حکوومەت نییە بۆ جێبەجێکردنی داواکاریەکان بەردەوام من لە ناڕزایەتی پاشانیش من ئەمڕۆ گوێم لە وتەبێژی وەزارەتی تەنووسی و باسی لەوە کردو کە موچەی مانگی دوانزەیان فەرمانبەر حکوومەت پاشەکەوتیەکە موچەی مانگیەک دابەش دەکرێت بەنای خۆی گەورە و میهرەبان لە ڕاستیە ئێمە دەست و پەنجە لەگەڵ دەسەڵاتێکان نەرمەکەین ئەم دەسەڵاتە توانین بڵێن لەسەر فەلسەفەی چاواشەکاری فەلسەفەی درۆ بۆ ئیدامەدانی دەسەڵات کارەکانی ڕاییەکە و فەرمان ناڕەواییەکە با نەڵێن فەرمان ڕەوایی تۆ ئەگەر لە دوای دروستبوونی قەیرانی بینێ عێراق و یا فیدراڵ و هەرێم بگریت لە 2014 کە میزانەیە لە عێراقەوە نەهات لەبەردەم چەندین وعدا بووین لەبەردەم چەندین بەڵێن و بەناو پرۆسەیە بووین کە بەحساب گیراونەتە بەر یا ئەو بەڵێنانە دراون بۆ باشکردنی بارودۆخی ئابووری و قەیرانی دارایی و ئابووری لە هەرێمی کوردستان بۆ نمونە پێم وابێت لە سەرەتای مانگی لە سەرەتای ساڵی 2015 بوو بەڵێ لە سەرەتای پێم وابێت 2015 بوو سەرۆکی حکوومەت باسی لەوە کرد کە ئەم کێشەی موچەیە لە مانگی 6 هەل دەکرێت ئەوە 3 ساڵی بەسەرا ڕووی هەل نەکرا پرۆسەیەکی تریان دەستدایە بۆ ئیدامەدان بۆ قزەی بەناوی پرۆسی بایۆمەتری موچەخۆران لە نەتیجە سەری لە هیچەوە دەرچوو
ساڵێک مۆزەفینیان پێ ئەوە کرد کە پاکیەکەنەوە ناوی ئەوانەی کە دوو موچە یا زیاتریان هەیە یا ناوی بندیوارچی ئەوە دەکەن بۆچی بۆ خزمەتی پرۆسی ئابووری سێرەکەی ئەوە شتەری لە هیچەوە دەرچوو دوای ساڵ و نیوە کۆمەڵێک ڕێکاری تریان گرتە بەر بەنای ئەوەی کە ئیسلاحی اقتصادیەکەن لەم هەرێمەیە بۆچی بە ئامانجی ئەوەی کە بارودۆخی موچە خۆران باشکەن سێری لە ئەساسا شتی هەمووی درۆ بوو یعنی باڵۆنی درۆ بوو چوو بە ئاسمانە و لە ئاسمانە ئەتەقی و هیچ نەتیجەیەکی نەبوو بۆیە خەڵکی ژوشیارە یعنی بەڕاستی وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لا يلدغ المؤمن في جحر واحد مرتين ئینسانی ئاقڵیە باوەڕداری ڕاستەقینە لە کونێک و دوو جار ناگەزرێ ئەمە ئەگەر سێری ئەم سێ ساڵی ڕابردوو بکەین کە ئەم حکوومەتە چەندێک درۆی کردووە چەندێک پینەی وەزعەکەی کردووە بۆ ئیدامەدانی دەسەڵاتی خۆی یا بۆ بەنای تەجاوزکردنی ئەم مەرحەلەیەوە چی کردووە ئەی سێری 27 ساڵی ڕابردوو بکەین یعنی ئێستا ئەگەر سێری خۆپیشاندانەکان بکەین ناڕەزایەتەکان یعنی یەکێک لەو شتانەی کە من دڵخۆشەکە کە سیر ئەەکەم ئەشرافی شار لەسەر جادێ جاران هەتا تەنانەت لە حەفەی شوباتە کۆمەڵی خۆپیشاندان دەبوو خەڵکانێکە هاتن بۆ تاعن لێنە کاکە کۆمەڵی هەرزەکار و کۆمەڵی گەنج و بێئیش و بێکارن خۆیان پێناژە هاتوونەتە سەر جادە ئێستا من جارێکیان گوێم لە مۆزەفێکی خانەنشین بوو پیاوێکی بە تەمەنی مەحقولەی خۆم و خێزانم 80 ساڵ خزمەتی مەدەنیمان هەبووە 80 ساڵ مۆزەف بووین بە هەردووکمانێکی 40 ساڵ ئێستا مەعاشمان نادەنێ خەڵکە بەڕێز و ئەشراف و خاوەن هەڵوێست و هوشیارەکە لەسەر جادەیە ئەم خەڵکە ئاسی هۆشیاری سوپاس بخوا ئەوەنە بەرزە جارێکی تر باوەڕ ناکا بە دەسەڵاتێکی شکست خواردوو کە هەموو ئامانجەکەی لە پێناوی چییە؟ لە پێناوی ئەوەی کە ساڵێکی تر دوو ساڵی تر دەسەڵاتی خۆی ئەوە بکە من سەیرم لێ دێ بۆ نمونە هەموو بەرپرسانی حکوومەت بەرپرسانی یەکێتی و پارتی حیزبیەکان بە تایبەتیش بارزانی باسی وایانە کرد وڵا کاکە لە ساڵی 2013 کاکەوە ویلایەتی بارزانیمان تازە کردەوە بۆ 2 ساڵی تر وڵا کاکە نازام تەمدیدی ئەم ویلایەتەکەین وایە نەزانی 2 ساڵی تر نایە وایە نەزانی 4 ساڵی تر نایە وایە نەزانی 6 ساڵی تر نایە ئەوە هەمووشی هاو بۆیە بەڕاستی ئەم دەسەڵاتە کارەکانی یا فلسفەی بەڕێوەبردنی کە لەسەر ئەساسی درۆ بنیاتناوە لەسەر ئەساسی چاوەشەکاری لەسەر ئەساسی بە ئاڕاستەی پێچەوانە چوون بۆ ئیدامەدانی دەسەڵاتی خۆی داوە شتێکی طبیعیە کە میلەت هیچ باوەڕێکی پێ ناکات کە ئێستا بۆ نمونەوەی باز لە پاشەکەوتکردنی موچەی مانگی 12 دەکرێت بۆ نمونە لە سیستەمێک کە تازە مانگیەک بێمە فێڵێکی تر نیە لە یەکێک لەو شتانەی کە وەعد دراوە من ئەوە بیرم چوو مەسەلەی کە سیستەمی پاشەکەوتیان بڕیاردا وتیان ئەم سیستمە بۆیە بڕیارە دەین بۆ ئەوەی بتوانین لە هەموو سیمانگێکە لە کاتی خۆیان موچەکە بدەین ئەگەر نەتوانین هەمووی بین باهیش نەبێ بەشێکی بدەین سیرەکەی لە 2016 پێم وابێ 9 ڕوبع موچەیاندا سییانیان پاشەکەوت کرد ئایندە بوو بە دەبڵ پاشەکەوت لە 2017 ئەوە مانگی 12 چوو بە ئاسمانە تۆ بجارێ باسی خانەنشین و ئەوانە مەکە بە تایبەتی خانەنشینی مەدەنی مستحقەکان کە من ێستا بۆ نمونە کەسی خۆم خانەنشینە لە ئەخیر مەعاشکەوەری گرتووە هی مانگی 3 2017 قسەکەمان لەسەر موچەخۆری بڵێنەوەی ئێستا لە خزمەتە بۆیە بەڕاستی ئەمە هەمووی چۆن ئەڵێ فێڵە باش ئەم حکوومەتە هەموو لە ئەخلاقیاتی حکومداری سڕاوەتەوە و بەڕاستی بۆ ئاڕاستەیەکی زۆر مەترسیداری وەرگرتووە و تو کاتێک لێ دوانەکان یا چۆن ئەڵێ قسە و کۆمنتی بەرپرسانی حکوومەتە دەبینی بەڕاستی تۆ لەبەر دەم کائینێک هاوەستاوی قسە دەکا ئەساسەن لە هەموو حیا و حرمەتێدا بڕاو یعنی بۆ نمونە ئێستا من ئەمڕۆ لە دوانێکی کاک فازڵ میرانی خوێندەوە سەبارەت بەم پرۆسانە ینی کەسێکە ئەو جارە ئەو پیاوە خۆی مەشهورە بەوەی وەکو کۆتری نامەبەر وایە پیاوێکی بەدەسەڵاتە کۆتری نامەبەری بنەماڵی بارزانیە لەبینی هەنێک ئەندامەکانە کاک جەوهەرنامی قیڕەحمەتی من لە کەسێکی نزیک لە پارتیەوە بیستم کەوازی لەو پۆستەیە ناوتی پۆستێکە من ناتوانم 100,000 بە پیاوەتی بم بە خەڵک ئەوەنە پۆستێکی بێدەسەڵاتە تۆ کەسێکی بێدەسەڵاتی بەڵام کاتێک قسە لە بەرامبەر نارە سیاسیەکان تەکەی کاتێک قسە لە چۆنەڵێ بەرامبەر خۆپیشاندەران تەکەی بە ئاستێکی زۆر لوت بەرزانە بە ئاستێکی زۆرەوە دەکەی ئەمە تعبیر لە چیە تعبیر لەوەیە کە تۆ بەڕاستی لەبەردەم کۆمەڵی کارکتەرایی لەبەردەم مەنزومەیەکە کە هیچ ڕژدێکی تیان نیە کە هیچ ئەخلاقیاتێکی سیاسی هیچ ئەخلاقیاتێکی مامەڵە هیچ ئەخلاقیاتێک و هیچ ئینسانێتێکی تیان نەماوە وەگەرنا تۆ دەبینی لەناو ئەم میلەتەیە ڕۆژانە ئێمە دەبینین ئەم هەموو خەڵکە ئەشرافە ئەم هەموو خەڵکە بەڕێزە ئەم هەموو خەڵکە تەنانەت تۆ باوکە بینی لەبەردەم مناڵەکانیان سوکراوە
بۆچی ئەم باوکە پارێکی پێ نییە بێت چی بکە بێت مناڵەکەی وەکو پێویست وەکو مناڵی خەڵگیا وەکو مناڵێکی کەسێکی خانەدانە خواپیاوە بژێنێ بۆیە بەڕاستی ئەمە دەلالە لە چیەکە دەلالە لەوە کە ئێمە سپاس بخوا خەڵکمان گەیشتۆتە ئاستی هۆشیاری بەرز کە بە هیچ شێوەیەک چۆن سیاسیەکی نار حقیقەتی ئەم دەسەڵاتە گەندەڵە دەزانێت ئەوە تاکتاکی کۆمەڵگەش لە هەموو ئاستەکانی خوێندەواریە دەسەڵات باشە ناس نەزانن چ معدنێک کابڵە سەبارەت بووی کە هەمیشە ئێمە دەبینین لە ماوەی 26 ساڵی ڕابرد خۆ پیشاندانێک کرابێت کە تۆمەتبارکراون دەستی دەرەکی لە پشتیان دەستی حیزبەکانی لە پشتە بۆچی ئێمە بوو بە پیشەی هەمیشەی لە بری وەڵامدانەوەی داواکاریەکان خۆ پیشاندەران تۆمەتبار بکرێن کاک حەکیم مۆدێلی دەوڵەت هەیە ینی مۆدێلی دەوڵەت ئەنواعی دەوڵەتی دیموکراسی هەیە دەوڵەتی نظامی جاجا هەیە نظامی پەرلەمانی نظامی ینی ئەم مۆدێلی کە لە هەرێمی کوردستانە کە کارەکە طبعا مۆدێلێکە وەکووتمانە سەرەتاوە مۆدێلێکە هەڵقڵاوی پرۆسەیەکی دیموکراسی نییە کە ئیرادەی خەڵکی لە پێناو خەڵکە و بۆ خزمەتی خەڵک دروست بوو بێت و مۆدێلێکە دەسەڵات لێرە لەبری ئەوەی خزمەتکاری خەڵک بێ خەڵک و قوتی خەڵک و خێر و بێری خەڵک بۆتە سەرچاوەیەک دەسەڵات مشەخۆری بەسەرەوەکە و ئەم دەسەڵاتە لە جاتی ئەوەی لە بیری ئەوە بێ خزمەتی خەڵکە هەمیشە چاوی لەوەیە چۆن ئەتوانێت ئەوەی کە خەڵکێتی بیبا بۆ خۆی بە چۆن بتوانێت درێژە بە مانەوەی خۆی بدات و لە پێناو مانەوەی خۆی لە دەسەڵات و لە پێناو درێژەدان بە بەرژەوەندەکانی خۆی هەموو ڕێگایەکە کێتە بەر ینی بە تایبەتی لە وڵاتانەی کە وڵاتی نەوتین کە سەرچاوی داهاتی سروشتیان زۆرە دەسەڵات هەمیشە ئەگەر سیستمێکی دیموکراسی نەبێت و چاودێرێکی یاسایی بەهێز نەبێت و ڕۆڵی خەڵک ڕۆڵێکی ڕاستەوخۆ نەبێت و بەشدارێکی ڕاستەوخۆ نەبێت لە دروستکردنی دەسەڵات و بڕیار و بەڕێوەبردنە دەسەڵات قڕخکاری دروستەکە بۆ نمونە لە سعودێمان هەیە مۆدێلی لیبیامان هەیە ئەو مۆدێلانەی کە مۆدێلی وڵاتی نەوتین ئەمانە پسپۆرانی بواری نەوت و ئەوانە پێیان ئەو بە جۆرێک لە جۆرەکان ناوی دەسەڵات ئەنێن دەسەڵاتی بەرتیل بەرتیل ئەدا بە گەلەکەی خۆی بە میلەتەکەی خۆی لە پێناوی چی پێڵێەوە بڕێک پارەیە پارێکی خەڵخۆیەتی هی نەوتەکەیەتی هی باجەکەیەتی هی سامانە سروشتەکەیەتی ماگانە بڕێک لە پارەی پێدا بەمەرجی چی بەمەرجی ئەوەی لێگەڕێت دەسەڵاتە ئەو بمێنێتەوە و باقی تری داهاتەکە بۆ کێ بۆ بانقەکانی دەرەوەیە بۆ کەسوکاری دەسەڵاتە بۆ بەرژەوەندی دەسەڵاتە بۆ دروستکردنی پێداویستەکانی تریمانەوەیە لە دروستکردنی هێز لە دروستکردنی میدیا لە دروستکردنی بەڵتەجی ینی ئەم دەسەڵاتی لە هەرێمی کوردستانە هەیە ئەم خەسڵتانەی تایە بەڵام ئەو خەسەتی سەبەن و خۆپارێک نادە بە میلەتە و اینجا ئەمەی ئێمە خۆناغی خراپتریشە ینی خۆناغێکە لەوە خراپتر چوەتە پێش ینی با بڵێن تەتەوری کردووە بە ئاڕاستەی خراپە بۆیە لە هەرێمی کوردستان دەسەڵاتە بە پارەی نەوت بەڵتەجی بۆ دروستکردنی چاوەشەکاری بۆ بە پارەی نەوت چیت بووەکە بە پارەی نەوت میدیای چاواشەکاری بۆ دروستەکە بە پارەی نەوت بەڵتەجی بۆ دروستەکە بە پارەی نەوت ینی هەموو ئەو پێداویستیانەی کە بریتە لە پێداویستی سزادان ترساندن و تۆقااندن ئەمانە پەرە پێ ئەدا لە پێناومانەوەی خۆی چونکە لە ئەساسا پێویستی بە میکانیزمێک نییە پێی کە لە چوارچەوەی دیموکراسیە جێگەی ئەبێتەوە و لە ساودەستی دەسەڵات دروستەکە ئەمان قەراریان داوە لەسەر لە شوێنەکانی خۆیان ئەمێننەوە بیریان لەوە نەکردوێتەوە ڕۆژێک لە ڕۆژان گروپێکی تر جێگەی ئەوان بگرێتەوە بۆیە کاتێک خەڵک نەڕزادی دەرەبڕێت هەر ڕێگە و شوێنێک کە پێویست بکە بۆ سەرکوتکردنی خەڵک بەکاری ئەهێنن خۆ بیرمانە ینی فترەیەکی زۆر خەڵکە هاتە سەرجادەیان کاکە دەستی دەرەکی لە پشتە فترەیەکیان کاکە معارەزەی لە پشتە فترێک ینی بە پێی خۆناغەکان پاساوی جاجا بیانووی جاجا قسە و قسەڵۆکی جاجا ئەهێنە پێشەوە بەڵام خۆشبەختانە خۆپیشاندانی ئەم جارە هەموو ئەو تۆمەت و قسە و قسەڵەکانی هەموو هەڵوەشاندەوە و دەرکەوت لە ئێستا بە تایبەت لە هەولێرە کاک حەکیمەمە زۆر گرنگە خۆناغێکی گرنگە بێ باس بکرێ ئەبێ هەڵ بدرێ دەستی پێوە بگیرێ بە هەڵدێ بەڕاستی خەڵکی هەولێر و خەڵکی کوردستان بێ شانازی پێوە بکەن دەرکەوت کە هەموو ئەو تۆمەتانەی کە لە ڕابردووە بەرامبەر بە خەڵک کراوە هیچی ڕاست نەبووە ئەوە دەسەڵاتە خراپە ئەوە دەسەڵاتە هەست بە مەسئولیت ناکە ئەوە خەڵکە هەست بە مەسئولیتەکە ئەوە خەڵکە ئەیەوێ نیزامێکی دیموکراسی دادپەروەری هەبێت کە بتوانین پێکەوە بژین ینی کاک حەکیم بیرمان نەچێت ئەم وڵاتە بەم حاڵەی ئێستاشەوە
بەم حاڵی ئێستاشەوە کە دەسەڵات ئیدعای ئەوە کاپارەی نییە بڕوا بکە ئەو پارەی کە لە بەردەستایە لەو پارەی کە لە عێراقەوە دێ لەو نەوتەی کە بۆ تورکیا ئەڕۆ لەو نەوتەی کە لە ناوخوا ئەفرۆشرێ بە لە ڕێگەی تەنکەر و ئەدرێ بە پاڵاوگە ناوخۆیەکان و ئەو پارانەی کە لە باج و کارەبا و غەرامە ئەوانە دێتە بەردەست ڕوا بکە زۆر لەوە زیاترە کە هەموو مانگێ موچەی خەڵک بە تەواوی و لە کاتی خۆیاسی ڕۆژجارێک بدرێت بەڵام سەیریکە زۆڵم و ستەمی ئەم دەسەڵاتە و هەستنەکردن بە بەرپرسیارەتی ئەم دەسەڵاتە لە چی ئاستێکایە بە ئێستاشەوە بەرژەوەندی ئابوووریەکانی خۆیان پارێزراوە بۆ نمونە ئەگەر پارتی یەکێتی و بەرپرسەکانی پارتی وکێتی کۆمپانیایان هەبێ لە هەر مەجالێکە لە بواری جگەرە لە بواری مەسفا لە بواری ئاوەدانکردنەوە دڵنیات ئەەکەم بەرژەوەندی و قازانجی کۆمپانیا شخصی و حیزبەکانی خۆیان هیچ کەمی نەکردووە یعنی ئێستاش داهاتەکانی ئەوان ڕۆژانە لە بانقەکانە زیادەکە بەوە شەوە ناوەکانی ئێرەیان دەرەوە لێرە و لە دەرەوە لە هەر شوێنێکی ترکە پرۆژەی وەبەرهێنان و پرۆژەی ناشەریان هەبێ بەردەوامە ئەوەی خەڵک ئەوەی کە زرەرەکە لەم بارودۆخە کێیە هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بۆیە کە من لە سەرەتاوە باسی ئەوم کرد کە پەیامەکە گەیشتووە مەبەستم ئەوە نەبوو توام جملەیە بڵێم مەبەستم ئەوە نەبوو بڵێم تەواو حکوومەت قەراری داوە ڕازگۆیانە موچەی خەڵک بدا بەڵام پەیامەکە کە گەیشت کە لە بادینانەوە تا گەرمیان خەڵک ئێستا وەکو یەک بە یەک چاو تەماشای حکوومەتەکە و خەڵک ئیتر ئەو سام و ترسەی لە دڵان نەماوە جارێکی تر ئەم حکوومەتە درۆ بکە لەگەڵیا بە تاکید دەیڕوخێنێ سپاس دەکەم کاکاوژین سەبارەت بەو لێدوانەی فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی باسی لەو کردو کە بۆ دەنگی ئەمریکا جەمەوەی خۆپیشاندنەکان ئێستا بۆ یەک تا هەڵبژاردن نەکرێت ینی ئێستا ئێوە وەکو بەتایبەت باز لە کۆمەڵ و گۆڕانەکەی و ئیستیغلالی خۆپیشاندنەکانتان نەکردو بەتایبەت لە هەولێر و لە دۆکیش وشانازیەکی گەورەیە بۆ ئێمە کە چۆنەڵێ کارکتەری سەرەکی پشت خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستانی بە تایبەتی ژەوی ژێرباڵی پارتی بە تایبەتی ژەوی کە پارتی تۆقانوە ئەمە شەرەفێکی گەورەیە خۆپیشاندنەکان پارتی تۆقاندەوە یعنی لانی کەم کۆمەڵ ئیسلامی کوردستان خۆ دیارە زۆرینەی ئەندامەکانی بەر لە پەرلەمانتاریەوە تا خوارەوە بەر لێدان و ئەزیێدان و گرتن و دوێنێ دوای حەوت ڕۆژ ئەندامێکی دیاری مؤسسەی مامۆستانی کۆمەڵ ئیسلامی کوردستان بەربوو کار لەوەدا نەماوە ئێمە بین بە هەمان فەلسەفە و تێڕوانینی دەسەڵاتی هەرێم بە تایبەتیش پارتی و یەکێتی ئیش بکەین لەلایەک مەسلحەتمان هەبێ ئیعلانی کەین لەلایەک مەسلحەتمان نەبێ بە ئیزدیواجێت مامەڵە بکەین ئێمە لەگەڵ ئەو خۆپیشاندانایان لەگەڵ هەموو جۆرەکانی خۆپیشاندانین بۆ داواکردنی ینیکارێکی خراپ نیە بۆ مەسی هەڵبژاردن ینی ئیستیغلالی بکەن بۆ کاتێک ئێمە دەستمان کردووە بەم ناڕزایەتیانە خۆپیشاندان هەڵبژاردن چەندێکی مابوو کەی دەستا منە ڕزایەتی کرد ئێمە جارێ ئەساس هەنۆکو ئۆپۆزیسیۆن ئێمە لە خولی پێشووتری چۆنە لە هەڵبژاردنەکانەوە ئێمە نەهجی بەڕەسمی نەهجی ئۆپۆزیسیۆن بوونمانەوە کردووە یعنی خۆ ئێمە ئێستا دیارە کە نەک بە تایبەتی لە مەسەلەی پاشەکەوتی موچەیە لە هەموو قۆناغە گرنگەکانە کە ئەم دەسەڵاتە لوغمێکی تەقانۆتەوە بە دیموکراسیەتە بە مافی خەڵکە بە پرۆسەی فرەلایەنی سیاسیە بە هەموو جانبەکانی کە کۆمەڵگە پێشەخەن ئێمە لە بەرامبەری ئاوەستاینەتەوە ئەو مەسلەی کاک فازیل کە باسی ڕاستی منە کە خوێندمەوە ینی چۆنڵێ ینی ئەگەر تەقیمێکی مەبدەئی بکێ لەسەر قسەکانەوە نییە کە بە مەنتیقێکی علمی قسە دەکا پیاوێکی کە بەڕاستی سەغڵەتە کە بەڕاستی تووشی چۆنەڵێ هیستریایەک شتێک بوون لە مۆزە دۆخێکی شڵەژاویان بۆ دروست بووە بە هیچ فرت و فێڵ و درۆ دەلەسە و سیاسەتێکی چاواشەگارانە ئەم دۆخیان بەر لە هەڵبژاردن بۆ دانامرکێتەوە سیرەکەی قسە دەکەن بۆیە لە حاڵەتێکی وایە کەسێک کە قسە دەکا قسەکان تەناقوزات و دژواری زۆری تایە باسی ئێستا مەسەلەی هەڵبژاردن ئەوەی جەنابەت باسێک کێڵێ ئەم لایەنانە بۆەکەن هەڵبژاردن نەکرێت ئەی باوکم بوو لە پەرلەمانی عێراق کۆبوونەوەی مقاتعە کرد بۆی هەڵبژاردنی عێراق نەکرێت ئێمە کە دەڵێن لەگەڵ هەڵبژاردنی عێراقین کە لە بەسڕەوە ئەکرێت تا ئەگاتە زاخۆ بە زۆک و پارتی نین چاواشەکاری بکەین هەڵبژاردنی عێراق نەکا لەبەر ئەوەی خۆی دەستی تایە کەمە ناتوانێت تەزویر و ساختەکاری بکە ناتوانێت دەسەڵاتەکەی پێشووی بە تەزویر ئەوە بکاتەوە نەنەرەکانی وەکو پێشوزیا کاتەوە لە پەرلەمانی عێراق یەت باز لەوە دەکاڵێکا کە وەڵا نابێت چۆنەڵێ یەتە دەرەوە لە کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بۆ ئەوی موعیدی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق تەسبیت نەکرێت بەڵام لێرە دەڵێ وەڵا بە هەڵبژاردن بکەین بۆچی کار لەبەرەوەی ئیمکانێتی تەزویرکردن ئیمکانێتی ئەوەی کە بەم پۆخڵەواتی کە لە هەرێمی کوردستانە هەیە بتوانێت بە هەر شێوازێک بۆ هەڵبژاردن بکە ئەوە
دژواریەکە لە قسەی ئەو بەڕێزەیە تۆ چۆن باس کە ئەڵی لەگەڵ هەڵبژارنان فەرمو لەگەڵ هەڵبژارنی عێراقی شابوویتە ئەگەر لە 100 بیتوانایە ئەو هەڵبژارنە دواخا پارتی هیچ کارتێکی سیاسی بێمە هەڵبژارنی عێراقیشی دواخست بۆ چونکە دەزانێت ئەو دزی و فزی و ئەو ساختەکاری کرد لە نینەوە ئەی کرد لە دەشتی نینەوە ئەی کرد بە ناوی یەزیدیەوە ئەی کرد بە ناوی شەبەکەوەی کرد ئەوانەی نەماوە و بەڕاستی ئێساش لە پەلەقاژیەوەی لانی کەم تۆزێگە و کا بوو ئەوەی کە زەرەری کرد وەک چۆنەڵی حیاچوونەکە کەمتر بێ حیاچوونە سیاسیەکە بەس ئەو باسیەوەشی کردبوو کە وانگلیان لە دەستێوەدانی دەرەکینێ لە خۆپیشاندنەکان بەڵکو ئەوەی جێگەی سەرسوورمانە بۆ ئەوان هێزی ناخۆ بە قسەی زەدەرەکیان بکەن و باس ئەو بکەن کە بۆچی داوای ڕوخانی بکەن دا ڕوخانی مەزمونە بکەن شانازیەکی گەورەیە من شخصی خۆمەک و هاوژین ئەڵم شانازیەکی گەورەیە هەر ئەزمونێک کە ئەم دەسەڵاتە لێ بەرپرس بێبی ڕوخێنی و هیچ ترسێکی تیانە کە ئێمە شیعاری بڕوخێ دز بەرزکەینەوە چکە ئەمانە دزن و ئەوانشی لەگەڵیان شەریکە دزن هیچ ترسێکمان نییە لەوەی کە ئەو بەڵێ ئەوەی کە تۆ ئەتەوێ منی پێ بترسێنی من بە فۆنتێکی گەورە بە بۆڵت پێتەڵێم بەڵێ تۆ دزی بەڵێ کاک فازڵ میرانی تۆ حیزبەکەت بەرپرسن لە بەهەدەردانی سەدان ملیار دلاری ئەم خەڵکە ئەزمموی جەناب و حیزبەکەت و سەرۆکەکەتە کاک فازڵ میرانی کە فەزڵی خۆفرۆشت دا بەسەر کەسایەتی نیشتیمانیە ئەو کەسانەی کە دەستگا ئەمنیەکانی تۆ لە ناو حیزبەکانە بەپارە کڕینی ئێستا تۆیان هێنی فەزڵ دەدەی بەسەر کەسی نیشتیمانیە فەزڵی موچەخۆری ڕاستەقی بندیوار و حرامخۆرتدا بەسەر موچەخۆری ڕاستەقینەیە فەزڵی دیکتاتۆرێتدا بەسەر دیموکراسیەتە فەزڵی هونەرمەندێک کە ئامادەیە جەستەی خۆی بە جەستەی خۆی پارە پێیاکە لە دەرەوەی هێنیتەوە فەزڵی دا بەسەر هونەرمەندێکی ڕەسەنی گەلی کووردا کۆمەڵێک فەزڵی نەخوێندەوارتدا بەسەر خوێنەوارە لە هەموو کای سێکتەرەکانی وڵاتیا بە تایبەتی کای فەرمانڕەوایی تەسیلت بۆ نەزانی کرد تەسیلت بۆ ئەوە کرد کە خێڵەکی فەزڵی هەبێ بەسەر مەدەنی بوون و چۆنەڵێ مەدەنیەتە لە حیاتی کوردەواریە تۆ چۆن دێ بە من دەڵێ وڵا کاکە تۆ هێزێکی وەڵام ئیش بۆەوەکی بەڵێ بە شانازیەوە ئیشی من بیر و ڕای من لەسەر ڕوخاندنی تەجربەی تۆیە چونکە ڕوخاندنی تەجربەی تۆ واتە چرۆکردنی تەجربەیەکی ڕوخانی دەسەڵات بە معنای کاکە گیان گەورەترین دوژمنی میلەتی کورد لە سەدەی 21ەمە بنەماڵی تاڵبانی و بنەماڵی بارزانی بوون ئەو زەرەرەی لە ماوەی 30 ساڵی ڕابردووە بنەماڵی بارزانی و بنەماڵی تاڵبانی لە پرۆسەی کوردایەتی و ئایندەی دۆزی ڕەوای کوردیان داوە نەفارز لی داوە نە تورک لی داوە نە سەدام حسێن لی داوە ئەم قسانە پێویستە بکرێت لە کاتی خۆیەتی بۆیە کاکەگیان سەدام حسێن لە کاتی خۆشیە ئامادە بوو ئۆتۆنۆمیەک با بە هەرێمی کوردستان ئێستا ئەمان خۆیان بەدەستی خۆیان لە 150 خاکیان چەند مانگی ڕابردووە دۆڕان بۆیە ئەم قسانە ئێمە دەیکەین بەڕاستی کاک حەکیم شتەکە لەوەیان نەماوە ئێمە جارێکی تر بین نە بە چۆنەڵێ هەڕەشە و دیعایە سیاسەکانی یەکێتی و پارتی بە تایبەتی پارتی بترسێن ئەوە پارتی خۆی ئەوە دز بڕۆخیان هەرێم بڕۆخەکەمیان نانە ئێمە دەڵێن دز کاکە هەوە ئێمە دیفاعلەوە ئەکەین کە ئەوەی ماوە بە سەربەرزانە بژی ئەمانە چند تەنازولەکەن بۆ عەبادی بۆچی بۆ ئەوەی ئیدامە بە دەسەڵاتی خۆیان من خاکیان پێفرۆشت مافی میلەتیان پێفرۆشت مستەقبەلی سیاسی و دەستوریە وڵاتیان پێفرۆشت بەڵامەوە ئێمە تەنازولمان بۆ نەکرد بۆیە پارتی لە ئەخیر دقەیە گرەوی لە هاوڵاتیان و لە ئێمەش برد سپاس دەکەم کابڵە ببوورە ناوبڕێکمان هەیە دەگەڕێم وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێن وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەی بینا و پرۆژەکانتان با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا با بەکارهێنانی مەوادی سمنتبۆرد ئەسترۆپۆل سەقفی مەغریبی کاغەزی دیوار تەختەی ئەرزی سرێتیواڵ و چەندین دیکۆری تر لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کوالەتی کارەکانتان جێبەجێ دەکەن
دەکەین. ناونیشان سلێمانی شەقامی مەلیک محمود بەرامبەر پارکی مەلیک محمود. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق. بۆ بەدیهێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوان لێو بووە لە خۆشیەکان. ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوێ. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان. بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە وری قەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ. جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی مخۆرکە بۆ یەکراو. جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە، پاکەرەوەی لەش، پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی. شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆن خۆش و نەرمەکە. کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە، پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە. زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی. فێستیڤاڵی بەهار بەهارێک لە هەرزانی کۆمپانیای ئەتڵەس لە ئەسیل باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی. فێستیڤاڵی بەهار لە ژێر دروشمی بەهارێک لە هەرزانی لە پێشەنگای سلێمانی نێودەوڵەتی لە تاسلوجە ئەنجامەدا. لە فێستیڤاڵی بەهار کۆمپانیای ئەتڵەس لە ئەسیل گەورەترین بازاڕ بۆ بازرگانان و کۆمپانیا نیشتمانیەکان ڕێک دەخا بە نرخێکی هەرزانتر لە بازاڕ خزمەت با وڵاتیان دەکا. فێستیڤاڵی بەهار بەهارێک لە هەرزانی. ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش مەراکەد و خێر پێویستی ماڵە وەرنە لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە ماش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و تیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە هێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. تۆپ ئارت. بەڕێزان کە گابڵەکە بکرێم و لای بەڕێزت ئەگەر هەوڵی شەوێ بۆ نمونە بۆ سەرکوتکردنی خۆپیشاندانەکان بۆ نمونە لێرە لە سلێمانی لە هەولێر پێ دوایە بەم هەوڵە سەربازیان دەنگی ناڕزایەتی کۆتایی پێدێت؟ یەکشت دەتوانێت کۆتایی بە ناڕزایەتەکانی خەڵکە بهێنێ ئەویش جێبەجێکردنی داواکاریەکانیانە. بەدەر لەوە خەڵک متمانەی بەم دەسەڵاتە نەماوە. خەڵک ناتوانێت بەبێ پارە بژی، ناتوانێت بەبێ ئیش بژی، ناتوانێت بەبێ نان بژی. یعنی خۆ خەڵک دوو مردنی لەبەردەستایە. یان مردنی کەن دەسەڵات بوو کوژە لە ماڵە دابنیشی یان بڕۆی لە پێناوی کوردستان کوژراوە بە چۆنی زانی ئینسان کە زۆر جارە ماموتوە ئینسان کە کارەبای نەبێ ئاوی نەبێ پارەی نەبێ پێداویستەکانی مناڵەکەی خێزانەکەی دابین کە نتوانێت مناڵەکەی بە بۆ نەخۆشخانە نتوانێت بینێرە بە مەدرسە هەموو مردنە. تۆ هاوسێکە نەخۆش بێت سەڵەتانی هەبێت نتوانێت بە بۆ نەخۆشخانە نەخۆشەکەی ئەمە مردنی تۆشە. ینی دەسەڵات هەموو ڕۆژە سزای خەڵکەدا هەموو ڕۆژە بە جۆرێک لە جۆرەکان خەڵک ئەمرێنێ ناچارێکا بە مردن. ینی جابۆیە خەڵک ئەمە قبول ناکە و خەڵکی ئێمەش خەڵکێکی وشارە خەڵکێکە لە ڕابردووە بە هەڵوێز بووە ڕوبەڕووی بەعس بووەتەوە ڕوبەڕووی داگیرکەران بووەتەوە هیچ ئامادە نییە چیت لێرە بە دوا قوربانی بدا لە پێناو کێ لە پێناو گروپێکا کۆ هیچ
ئینتیمایەکی بۆ ئەم وڵاتە نییە لە پێناو گروپێکە کە هیچ خۆشەویستێکی بۆ وڵاتە نییە ڕازگۆ نیە لەگەڵی بۆیە بە تاکید خەڵک ئەمە قبول ناکە ئەنجا زۆر جارێک تایبەتی لەو ڕۆژانەی ڕابردوونە کیروان بەرزانی باسی ئەوە کە هاوژێنی شاماژەی پێدا ئەڵێ هەندێک لایەن استیقلالی ئەم بەڵێ بە دیاریکراوی مەبەستی کۆمەڵ و گۆڕانەکە زۆر باسی کەسێک بێت مەبەستی هەر کەسێک بێت دەرە لە ڕاستیە من ئەگەر من گلەیم هەبێت لە کۆمەڵ و گۆڕان و لایەنەکانی تر ئەوەیە کە استیقلالی نەکەن یعنی ئەرکی حیزبە لەم بابەتانە پشتیوانی خەڵک بێت و استیقلالی ئەم جۆرە بابەتانە بکە ئەزانی کاک حەکیم طبيعية بۆ نێچیروان بەرزانی و ستافەکەی و حکوومەتەکەی و دەسەڵاتەکەی استیقلالی دەسەڵات و شەرعیەت بکەن لە پێناوی دزی و ڕاوڕوتە لەو شوێنە بمێنێتەوە لە پێناوی چیە استیقلالیان موقعاکە کە موقعی خەڵکە استیقلالی کردووە ژیانی خەڵکی استیقلال کردووە کورسەکە استیقلالەکە بۆچی بۆ پەلکێشکردنی دەوڵەتی تورکیا و تەماشاکە تورکیا تۆتە هەولێر لە دوهۆکە هەولێرە لە چۆمانە لە ڕانیەیە لە قڵاتزەیە موقعەکەی لە پێناومانەوەی خۆیان استیقلالەکە و ئەو هەموو هیناکات استیقلالێکە بۆ کووتمان بۆ دزی و ڕاوڕوتی بۆ سزادانی خەڵک بەس عیبە ئێمە وەکو گروپێک استیقلالی بەرپرسیارەتی بکەین ئێمە ئەرکی گۆڕانە ئەرکی کۆمەڵە ئەرکی هەموو حیزبێکە تەنانەت ئەرکی پەرلەمانتارەکانی زۆر باش ڕەنگە لە ڕابردووش گرەی تەنەوەتان لێکرابێت کە بۆچی ئێوە هێزێکی تسنۆکن پشتیوانی خۆپیشاندان ناکەن تەماشاکە کاکە لە هەموو دنیا وا باوە ینی خۆ پاشان نقطەیەکی تر هەیە کاکە حیزب ڕێکخراوی خێرخوازی و کۆمەڵگەی مەبەین نییە ئێمە حیزبێکی مەدەنین بۆ نمونە باوەڕمان بە هێزی چەکدار نییە وەکو پارتی و یەکێتی یا ئیشمان چیە ئیشمانەوەیە لە چالاکی مەدەنیەکانە بەشداری بکەین چالاکی مەدەنی بریتە لە چی بریتە لە میدیا بریتە لە کاری پەرلەمانی بریتە لە خۆپیشاندان خۆ ئەگەر حیزبی مەدەنی ئەمەنەکە بابڕۆتەوە لە ماڵ دانیشێ بۆیە ینی تاکید لەسەر ئەو بابەتە ئەەکەمەوە ئەرکی گۆڕانە ئەرکی کۆمەڵە ئەرکی هەر حیزبێکە کە باوەڕی بە بنەماکانی دیموکراسی بە ئیرادەی خەڵک بە دادپەروەری هەبێت ئەبێ هەمیشە لەگەڵ خەڵکی مەزلومە بێت جا خەڵکە مەرجیە هەزاران خەڵک باشە یەک تاکە ئینسانی زۆر باش بە زۆر قسە سەرەوە دەکرێت بۆ نمونە بازەوەکەن بۆ نمونە ئەگەر لە یاسای سەرۆکایەتی هەرێمە لە پەخستنی پەرلەمانە دەسەڵات ڕابگیرا باە هەنێ ئەو هێزانە بێک ئەجندا ڕوبەڕووی سیاسەت دەبن ئەم دۆخە بە ئێستانە دەگەشت وایە ئەزانی بە تاکید ئەوە ڕاستە ینی لە ڕابردووە ئەو کاتێک کە پارتی یەکێتی دوو حیزبی گەورە بوون ئەگەر یەکێتی نەچواتە ژێر باری هەندێک بابەت پارتی وای لێ ناهات خۆ لە سەردەمی ئەو کاتێک کە ئێمە معارەزە بووین یەکگرتو برایانی یەکگرتو کۆمەڵ گۆڕان بەیەکەوە بووین کۆمەڵی پرۆژەمان پێشکەش کرد ئەو کاتە ئەگەرە و خەڵکی بە ویژدانی ناو پەرلەمان لە پارتی یەکێتی و لایەنەکانی تر لەگەڵ ئێمە بۆیانە بمانتوانێت زۆرینەیەک دروستکەین بۆ چاکردنی بووجا بۆ شەفافکردنی نەوت بۆ یەخستنی هێزی چەکدار بۆ بە نیشتیمانیکردنی هێزی پۆلیس و ئاسایش و چاکردنی سیستمی پەروەردە و ڕێگاوبان و ئەوانە و کشت و کاڵ و ئەو بابەتانە پەرەی پێ بدرایە ئەمڕۆ تووشێم قەیرانە نابووین هەموو دنیا لە بیرێتی چەند جارمان لە پەرلەمانتارەکانی ئۆپۆزیسیۆن هاوارمان کرد پێیانەوتیم کاکە مزایداکەن باوکم مزایدە ناکەین ئەم پارە با بڵێن سەرچاوەکەی بەحر نییە کۆتایینەیە پارەیەکی دیاریکراوە و دێو ئەڕوا تۆ ینی حەزەکەم بزانین لە فەتەی ڕابردووە شتێک نەبوو بە ناوی حکوومەتەوە شتێک نەبوو بە ناوی وەزارەتی پلاندانان وەزارەتی داراییەوە لە عێراقەوە بە تایبەتی کۆمەڵێک پارە هاتووە دا بەشیان هەنێکیان داوە بە خەڵک هەنێکی تریان دزیوە بۆ خۆیان هەنێکیان کردەوە بە پرۆژە سەر لەبەری حکوومەتەکە ئەوەی کە ناوی حکوومەت و وەزارەت و بێ و بڕۆ ئەوانە بووە بریتی بووە نه هیچ شتێک نییە هەرێک سەر حیزبەکان دوو هێزەکە کە پارە لە بەغداد و بۆ خۆیان بردویان بەشێکی گەوریان بۆ خۆیان بردووە تەڵان بەشەکەی تریشی کە کردویانتە پرۆژە بۆ خەڵک کردویانتە مەدرسە جادا ڕێگاوبان و ئەو بابەتانە کۆمپانیای خۆیان بووە لەوە شادیسانەوە دزیان کردووە واتە شان بەشانی ئەوەی عنوانە گەورەی کە ناوێنە پرۆژەی خزمەتگوزاری هاوتەریب لەگەڵەمە پرۆژەیەکی ڕاوڕوت بەردەوام بوو وتم ئێستاش بەردەوامە بۆیە ینی ئەرکی خەڵکە کاک باشە بەس ئێستا بەڕێز وتە دەگەرم دەسەڵاتە پێ دوایە بەڵێنەکانی جێبەجێ بکە وتە دەگەر بەڵێنەکانی ئەمجارە جێبەجێنەکە دەڕوخێت من ڕازگۆم ئەمە لەگەڵ لە چی و سەرچاوەکە بڕاوەتەوە ئەمانە کۆمەڵێک درۆزنن کۆمەڵێک درۆزنی ئێستاش درۆیەکی ترەکەن لە پێناوە نیە شانسێکی ترە دەنەوە بە خۆیان ینی خەریکی ئەوە نیە وەکو هینە نەعامیان لاتوە سەری خۆیانەکەن بە ژێری ئینەکە بەژێر خۆڵەکە ئەگەر نا پێم وایە ئێستا لە بەردەم هەڵبژاردنان وەکووتم لە هەولێر گەرمی گەیشتەوە بە دڵیان گەیشتەوە بە ڕۆحیان هەستەکەن لە بەردەم ڕاماڵینان لە ئێستا یانوێنە خەڵک خاوکەنەوە بەڵام جارێکی تر خەڵک ناخەڵەتێ ینی خەڵک غافڵگیر ناکرێ دڵنیابە ینی وەکووتم حەزەکەم تەکید لەسەر ئەم بابەتە بکەمەوە مەرگی دەسەڵات لە هەولێر و دووهۆکەوە ینی نزیک بووەتەوە و هیوادارم فریای خۆیان بکەون و فریای خەڵک بکەون چیتر بەڵام بە سلێمانیش مەرگی نییە ینی مەرگی بۆ نمونە ئەگەر خۆپیشاندان سەرکوت بکرێ
لە سلێمانی پێم وتی خۆت لە سلێمانی چیە دیوەکەی دەسەڵاتەکەی هەولێرە بەڵام لێرە تا حدێک خەڵک توانیوێتی کەشوهەوایەکی وا دروستکە کە بتوانێت زیاتر حزوری هەبێ بمێنێتەوە ئەگەر ناخۆ هەمانەوە عقلێتە پێکێتی بۆی بکرێت پێکێتی بۆی بکرێت لە پارتی خراپترەکە بەڵام لێرە بۆی ناکرێت تا هەنێشتی لە دەست دەرچوە. سپاس دەکەم ئێکا کاژین سەبارەتەر بەوەی کە زۆر جار ئێوە مەسەرەن تۆمەتبار دەکەین بە ئیسیقلالکردنی خۆپیشاندانەکە یاخود لە لایەکی تر یەک لە دەسەڵات تۆمەتبارتان دەکا بەوەی کە ئیسیقلالی خۆپیشاندانەکە لە یەکتر خەڵکی تر تۆمەتبارتان دەکا بەوەی کە لەگەڵ یەکێتی و پارتی هەمووتان وەکو یەکن شەو بەیەکەوە دادەنیشن یاری دەکەن دوای هەڵبژاردنەکە یەکسەر بەیەکەوە ئێوە بەرژەوەندی خەڵک وەلادەنێن. وەڵاهی تەمان ڕاستە ئەو شتانە دەوترێ بەڵام ئەو زۆر قیمەتی نییە لای ئێمە چونکە زۆر جار ئەو دیعای سیاسیانە ئەو پروپاگەندانە بۆ کرێتەوە تۆزێک ڕەتفعلێک یا پاشەکشەیە بکەیت لەو شتە زۆر جار بە نەبرەیەکی بەرزی ژەوترێ بەڵام ئەمانە وەک هەر شتێکی تر لە حەقەتەوە سەرچاوە ناگرن جارێ ئەگەر ئێمە فەرقمان هەیە لەگەڵ یەکێتی و پارتیە نازانم یعنی باشە ئەوە کە ئەڵێ فەرقتانەیە خاڵە لێکچۆکانمان چیە لەگەڵ یەکێتی و پارتیە بۆنە بەدەڵە شەو بێکەوە دادەنیشتن ئێمە ناخۆینەوە سەرمێزمان نییە چوونە دەرەوەمان نییە شوان لە ناو ماڵ و مناڵی خۆمانە بەسەرە بین لەکوێ ئەمە وانە ئێستا من بینیومە بۆ نمونە لایەنێکی سیاسی وەکو یەکێتی پارتی خەڵکەکان شوان لەسەر مێزێکی مەشروب کۆبوونەتەوە وانە بەس ئێمە مەگەر لە سەفی نوێژە لەگەڵ خەڵکا کۆبووینەتەوە نازانم ینی تەنانە دوای لێ هاتووە ئێستا ئەوان شەڕەکەیان لە شەڕی سیاسی و برەوە شەڕی نەفسیژ ینی ئەو کابرا ئامادەیە لێت بە لە نوێنەرە سیاسیەکەت بە لە پەرلەمانتارەکەت بە ئیتر تەنانەت ڕەفاقەتیشی قبول نییە چجا ئەوەی کە مەشروعی سیاسیم لەگەڵی هەبێت و شانازیشە کە مەشروعی سیاسیم لەگەڵی نییە بە دوو ئاڕاستی پێچوانە ئیشەکەین فەرقمان نییە چۆن فەرقمان نییە یعنی نازانم ئەساسەن ئەمە زیاتر ڕەنگە قسەی یەکێتی و پارتی نەبێ قسەی پاشکۆکانی یەکێتی و پارتی بێ کە بۆن من ئەم هێزانەی تر کە بەگژی ئەم دەسەڵاتەیە دەشنەوە بەگژی ناتەواویەکانیان دەشنەوە ببن بە قوربانی کۆمەڵێک پاشکۆی سیاسی یا خەڵکانێکی هەڵتۆقی و بێ من نەخاتە پاڵی مەسەلەنێکێکی ترەوە کە 27 ساڵە ئەمانەتی مادی و معنەوی ڕوحی و گیانی ئەو میلەتەی نەپاراستووە کوڕی خەڵکی داوە بە کوشت پارەکەی خواردووە معاشەکەی بڕیوە ئەمانە هیچ باکی نەبووە چۆن فەرقمان نییە پاشان ئێمە لە کێوە ئۆپۆزیسیۆنی سیاسی ئەم دەسەڵاتی لە کێوە دەڵێن کاکە ئەم دەسەڵاتە ئاوا بەردەوام نابێت تەنانەت نەک دەسەڵاتێک ئەگەر ئاوا مامەڵە لەگەڵ خەڵکەکەی بکە ئەگەر باوکێک ئاوا مامەڵە بکە لەگەڵ کوڕ و مناڵەکانیە بەڕاستی ئەو باوکە نابێتە جێی مەقبولیەتی هەموو ئینەکان چەند کەسمان بینیەوە چەند بنەماڵەمان بینیەوە بەشێ لە کوڕەکان قسەیان بەیەکەوە نییە کچەکان قسەیان بەیەکەوە نیە باوکی زوڵمی میراتی لێکردوون یا بۆ نمونە فەزڵی دانێکی یا بەسەر دانێکیانە ئەچۆن لەسەر ئاستی قوارەیەکی سیاسی یا کۆمەڵگەیەکی گەورەی کوردستانیە ئەو شتە سەرەگرێ ئەساسەن ئێمەین لە مەسلحەتی خۆیان قسە دەکەین ئێمە وەکو چۆن پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام باسییان لەوە کردووە بەگەلەکانیان و تۆ یا بەستەمکارەکانیان تۆ ئینی لەکم ناسیحون ئەمین ئێمە پێتان ئەڵێن ڕێکاریمانەوەتان لە دەسەڵات تا پێشکەشکردنی خزمەتگوزاریە باوەڕبوونە بە حقوقی بەرامبەر هێنانی خۆشگوزارانی بەڵام خۆیانن بەڕاستی خۆیان لە ڕوخانەوە دەکەن ئێمە ئەساسەن بۆ شەڕێکی نائەخلاقی سیاسی ئەمە ناکەین یا بۆ نمونە وڵا کاکەمە سەروبەندی هەڵبژاردنە لە حکوومەت کشاینەوە لەبەر خەڵک وتیان وڵا کاکەمە لە هەڵبژارن ئەچینە ناو خەڵکەوە وڵا کاکە بۆ هەڵبژاردنە نازانم چیەکە وڵا کاکە بۆ هەڵبژاردنە ئەخر کاکە تۆ ئەم قسەیە کلی لە یەک دەرگاکاتەوە خۆ هەموو دەرگاکانی پێ ناکرێتەوە تۆ وەرە لانی کەم درۆشەکەی بانگەشەیەکی درۆینەوە ناڕاستەکەی وەرە بانگەشەیەکی تر بکە پاشان تۆ لە وڵا کاکە پەرلەمانتار هاتۆتە ناو خەڵک پەرلەمانتار خۆی بێت لە ناو خەڵکا بێ کاکە شانازیە پەرلەمانتار لە ناو خەڵکا بێت باشە ئادەی یەک کەسم پێ بڵێن لە ناو پەرلەمانتارانی پارتی و دەسەڵاتە کە لە ناو ئەو خەڵکەیە بێ کێ لێنان نخوا لە ناو خەڵکە کێ لە ژێر خێمەکانە کێ لە پشتی خۆپیشاندانەکە پەرلەمانتارانی ئەو هێزانن کە پیانەوتری ئۆپۆزیسیۆن و ناری سیاسی ئەم دەسەڵاتە پەرلەمانتارەکانیان 3 کیلۆ خیاری بر بۆ ئاوارە هەموو دنیا باسی کردگاک ئێکاکە من 3 کیلۆ خیار بە 1000 دینارە من نایبم بۆ ئەوکو کاگومێت خۆشنا و بە علاگەیەکی دەبڵی خیارەوە ئەچێ بۆ ناو هینەکاکە من ناتوانەوە پەرلەمانتارم هەبێ ئەگەر پەرلەمانتاری ژاوە بێ بە حیاتی من تێکەڵی یعنی بەشداری سیاسی نابم لە ئەوەیە پەرلەمانتاری من شانازیە بووی لێ ئەدرێ لەسەر مافەکانی خەڵک تەنانەت دەگەشتی خراپتریشی لەگەڵ بکرێ ئیتر بەڕاستی ئەمە شتێک نییە ئەمە عەقیدەیەکی پاکە بیر و باوەڕێکی سیاسی پاکە کە ئێمە بە ئەندازەی ئەوەی لەمانەوە دووربین لە خەڵک و لە خوۆش نزیکە بینەوە و بەڕاستی بۆ ئەوەیە کە ئێمە بۆ خەڵکە بڵێن ئەو وعدەی پێمان داون
لەگەڵتان بەردەوامین تا ئەو دقیقەیە کە مافەکانتان دابینەکەین ئەگەر چی سەرخواردنی خۆشمانی تیا بێ و مافخورانی خۆشمانی تیا. سوپاسەکەم کابڵە کاتمان کەمماوە خەڵکی کوردستان بۆ نمونە خۆپیشاندانی لە بەردەمدا لە بەردەم هەڵبژاردندایە پێ دوای دەرفەتێکی زێڕن ێستا بۆ گۆڕانکاری لەم بارودۆخە باشترین دەرفەت هەڵبژاردنە ئەبەو مانایە نایە دەستبەرداری خۆپیشاندانیش بین هاوڵاتیانی هەرێمی هاوڵاتی ئینسان هەموو کاتێ بێ خۆی گەرنتی مافەکانی خۆی بکات و بە تایبەتی لە هەرێمی کوردستانە کە دەسەڵاتێکی زاڵم و درۆزنمان هەیە خەڵکی هەرێمی کوردستان ئێستا زوڵمی لێکرێ بە ئێستاشەوە زوڵم بەردەوامە تەنانە موچەکەشی بدرێتێن خەڵک نابێ بەوە ڕازی بێ بەڕێزان ئێمە موچەمان لێ زەوت نەکراوە ژیانمان لێ زەوت کراوە ئازادیمان لێ زەوت کراوە کەرامەتمان لێ زەوت کراوە ئەگەدار بە ینی ئینسان تەنها پێویستی بە نان نییە پێویستی بە ئازادیشە پێویستی بە کارە باشە پێویستی بە دیموکراسیشە پێویستی بە جادە و ڕێگاوبانە پێویستی بە تەندروستی باشە پێویستی بە پەروەردەی باشە مەسلەی قوت کە ئێستا خەڵک کردوێتی بە ئەو لەوێت بۆ ئەوەیە بژی ئەم ژیانە نابێت وامان لێ بکات لە ماڵا بخەوین ئەم ژیانە بێت گوڕوتینمان پێ بدا بۆ هەوڵدان بۆ مافەکانی تر بۆیە خۆپیشاندانێکێکە لە ڕێگاکان و ئەبێ ئەم گەرم و گوڕێە لە فۆرمی جاجا و لە شێوە و ڕێگەی جا بەردەوام بێت بەڵام لەگەڵیشە بەدێنە سەر وەڵامی پرسیارەکە لەبەردەم هەڵبژاردننی شاین ئەم هەڵبژاردنە زۆر بەزگیندە ئەم هەڵبژاردن دەرفەتێکی زۆر باشە پەیامی من بۆ خەڵکی کوردستان ئەوەیە بیر لەوە نەکەنەوە لەژێر هیچ پاسەیەکە بڵێن ناڕۆین بۆ هەڵبژاردن ئەمە خزمەت بەدەسەڵاتەکە کە تۆ ناڕۆی زۆربەی ئەو کەسانەی ناڕۆن دائیمەن گروپی دەسەڵات ئەڕۆن بە زۆریان نێرن ئەو خەڵکانەی کە ناڕۆن دوورن لە دەسەڵاتەوە زیان بە کیەکە زیان بەو هێزانەکە کە دژ بە دەسەڵاتە بۆیە پێویستە هەمووان بڕۆن نقطەیەکی تر کە هێجگار گرنگە ڕۆیشتنیان بۆ دەسەڵات دەرفەتی گۆڕینی ئەم دەسەڵات بۆ هەڵبژاردن دەرفەتی گۆڕینی ئەم دەسەڵاتە ئەدا ئەمە بەرپرسیارەتێکی نیشتیمانیە بەرپرسیارەتێکی ئەخلاقیە بەرپرسیارەتێکی ئاینیشە بۆیە ئەرکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئەم کارتەش بەکار بێنن و ئاخر پرسیارم ئەوەیە ئەی ئەوانەی کە لە ڕابردووە دەنگتان بە پارتی وێکێتی داوە لە دوای 27 ساڵ لە دوای ئەو هەموو زوڵم و زۆر وستەم و خیانەتە ئیتر کاتی ئەوە نەهاتۆ وشیار ببنەوە دەنگ بەلایەنێکی تر بدەن خۆ ئەگەر دەنگ بە دەسەڵات بدەن بڵایی شایستە ئەوە لەوە خەڵکی دەڵێ پێنجێزەکە وەکو یەکن ئەزانی لە ڕاستیە وەڵڵاهی من پێم وایە ئەوە قسەی خەڵکی دەست بەتاڵ و دەم بەتاڵە هەموو ئینسانێکی هوشیار تێئگات ئەم هێزانە هەرێکە شوناس و تایبەتمەندی و باگراوەندی خۆی هەیە و جیاوازە بۆیە بهێوە کاکاوژین بە کورتی چاوەڕێم دەسەڵات چاوەڕێ و لێکرێ هیچ بووکا بۆ خەڵکی کوردستان بە کورتی وەڵاهی خۆ ئێمە ئەگەر هیچ بانگەشەیەکیش نەکەین هەر کارەکان و ڕفتار و بیرکردنەوە نەتیجەی ئیشەکانی دەسەڵات خۆی دیارە هیچ ناکە و بەڕاستی من یەک دێڕی ئەگەرم دەسەڵاتە دەوێت بمێنێتەوە لەسەر ڕێگایەکی هەڵەیە بۆمانەوە ڕێگاکانی مانەوە لە دەسەڵاتدا بە خزمەتکردنی خەڵکە بێ بە بەرقەرارکردنی ئاشتی کۆمەڵایەتی و دادگەری و سپاس بۆ زۆر سپاس بۆ بینێرانی بەڕێز تا بەرنامەیشتر خواتان لەگەڵ